کۆچی دوای نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان کاردانەوەی زۆری لێکەوتەوە بەدەر لە پرسەنامە و هاوخەمی یەکێتی باس لێگرتنەوەی گۆڕان و حزبەکەی دەکات و جێگری سەرۆکی پارتیش دەڵێت هیوادارین گۆڕان و لایەنگرانی نەوشیروان مستەفا بۆ خزمەتی کوردستان و ئامانجە هاوبەشەکانی گەلی کورد بەردەوام بن. مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی بۆ کۆچی دوای نەوشیروان مستەفا بەیاننامەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند یەکێتی و بزوتنەوەی گۆڕان ساڵێکە ڕێکەوتنی سیاسی دۆقۆڵیان هەیە، بەڵام جێیداخە هێشتا کۆدەنگی نیشتیمانی لایەنە سیاسیەکان دوای هەوڵێکی بێوچان نەگەیشتۆتە ئەنجام. مەکتەبی سیاسی یەکێتی ڕاشی گەیاندووە سەرڕای جیاوازیەکانی نێوانیان پێیان باشە دوا چارەسەری نێوان یەکێتی و گۆڕان هەروەکو چەندین جار وتویانە یەکگرتنەوەی هەردوو لە مژدانەی گەلی کورد بێت. هاوکات سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی ڕایگەیاند پابەند دەبن بە ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتی تاوەکو گەیشتن بە یەکگرتنەوەی یەکجارەکی لە نێوان یەکێتی و گۆڕاندا. سەرڕای ناکۆکی و ئاڵۆزیەکانی نێوان سەرکردایەتی پارتی و بزوتنەوەی گۆڕان بەرپرسانی پارتی پرسە و سەرخۆشیخوا ناڕاستەی خانەوادەی نەوشیروان مستەفا کرد و ستایشی کەسایەتی کۆچکردو دەکەن. مەسعود بارزانی لە پەیامێکدا بە بۆنەی کۆچی دوای نەوشیروان مستەفاوە پرسە و سەرخۆشی ئاراستەی خانەوادە و کەسوکار و ئەندام و لایەنگرانی بزوتنەوەی گۆڕان دەکات و لە خودای گەورە داواکارە سەبر و ئارامی بە هەموو لایەک ببەخشێت. هاوکات نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی و سەرۆکوەزیرانی هەرێم بە بۆنەی کۆچی دوای نەوشیروان مستەفاوە ڕایگەیاند هیوادارین گۆڕان لە بەدیهێنانی ئامانجە هاوبەشەکانی گەلی کورد بەردەوام بێت. نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە کاتژمێر 8 سەرلەبەیانی لە دوای ململانێکی سەخت لەگەڵ نەخۆشیدا لە تەمەنی 73 ساڵیدا کۆچی دوایی کرد و بڕیارە سبەینێ کاتژمێر 10 سەرلەبەیانی لە گردی زەرگەتەی شاری سلێمانی بە خاک بسپێردرێت.